بەخێربێن بۆ خولی فێربوونی زمانی فارسی. ناوازەترین خولی فێربوون. لەگەڵ ئێمە ئاسانتر فارسی فێر بە. کەناڵی مەمەد سەلاح هەموو کات نوێترین و جیاوازترینە. سلام دوستان عزیز، حالتون خوبه؟ سلامتین؟ سرحالین؟ امیدوارم حالتون خوب باشه، سرحال باشین. سڵاهاڕیانی عزیز، هیوادارم باش بن، سەلامەت بن. لەوانەیە سیازدەیەمی فێربوونی زمانی فارسی بە یەک خول لەگەڵتانم. تکایە ئەگەر وانەکانی پێشوت نەخوێندووە بڕۆ لەوانە یەکەمەوە دەست پێ بکە بۆ ئەوەی لە هەموو بابەتەکان تێبکەیت و ئەگەریش لەگەڵمان بەردەوام بووی ئەوە بیرت نەچێت ڕاهێنانەکان شیکار بکە و هەر پرسیارە شتێکی هەبوو لە کۆمنتا بیکە و هەر پێشنیارە یاخود ڕخنەیەکیش هەبوو ئاگادارمانکە. لەوانەکانی پێشووترا گەشتیم بە بەشی مرور واتە پێداچوونەوە یاخود پێداچوون کە پێداچوونەوەیەکە بۆ وانانەی کە خوێندومانە و کۆمەڵێک پرسیار و ڕاهێنانی پێیاون کە ئەبێت فێرخواز شیکاری بکات. ئێوە لای خۆتانە هەڵبن کە شیکاری بکەن. هەر پرسیارێکتان نەزانی ئەوە من لە کۆمنت لێم بپرسن، ئەوە وەڵامتانەیە. باشە؟ پرسیارەکان لێگەڕێم بۆ ئێوە. ڕۆینە سەر وانەی نوێ کە هۆزەیە سێ سەرگەرمیها واتە بەشی سێم سەرگەرمی واتە شتانی کە سەرقاڵەکەن. باشە؟ واتە شتانی کە مەشغوڵەکەن، واتە شتانی کە کاتی پێوە کوژن. چەند بەشێکی یاوە؟ دەرسە 11 ورزش، دەرسێ 12 هۆنەر، دەرسێ 13 تئاتر، سینەما و موسیقی، دەرسێ 14 علاقەمەندی، دەرسێ 15 ئۆقاتە فێراغەت. واتە وانەی 11 ورزش، وانەی 12 هۆنەر، وانەی 13 شانۆ سینەما موزیک، وانەی 14 علاقەمەندی واتە حەز لێبوون، وانەی 15 ئۆقاتە فێراغەت واتە کاتە بەتاڵەکان. تێنە سەر وانەی 11 وەرزشەکان یاخود ورزش واتە وەرزش. لە بەشی یەکەمی چیاوە؟ ورزشها واتە وەرزشەکان. وێنەی کۆمەڵێک وەرزشیاوە لەگەڵ ناوی وەرزشەکان بە زمانی فارسی. لە وێنەی یەکەم شنا واتە مەلەوانی. فوتبال واتە تۆپی پێ. ڤالیبال واتە بالە. باسکێتبال واتە باسکە. تێکڤاندۆ واتە تایکواندۆ. ئێسکی واتە خلیسکێنەی سەربەفر. کۆشتی واتە زۆرانبازی. ڤازنێ باردۆری واتە قورسایی بەرزکردنەوە. دواتر شەترەنج واتە دۆڤە مەیدانی واتە یاری ڕاکردن.
دواتر لە بەشی دووهەمە ئەڵێ من میتوانم دەربارەی ورزش صحبت کنم، ئەمە بە شێوازی کتێبی و قسەکەن، بەڵام بە شێوازی بازار ڕێڵێشی من میتونم در مورد ورزش صحبت کنم. چەند ڕستەیەکی یاوە. یەکەم ئەڵێژی کریستیان رۆنالدو یکی از بازیکنان تیم ملی پرتغال است. واتە کریستیانو رۆنالدو یکی از واتە یەکێکە لە بازیکنان تیم ملی. بازیکنان واتە یاریزانان، بازیکن واتە یاریزان، تیم ملی واتە هەڵبژاردەی میلی. پۆرتوغال ئەوەش هەر پۆرتوغالە، پۆرتوگال باشە. تیمە دووەمەڵێ چی؟ تیم بارسلونا تیم یوونتوس را با نتیجه 3-1 برد. واتە یانەی بارسلۆنە یاخود تیپی بارسلۆنە تیپی یوونتوسی 3-1 لە یوونتوسی بردەوە. سێمەڵە چی؟ والیبالیست ها وارد زمین والیبال شدند تا در مقابل تیم روسیه بازی کنند. واتە والیبالیست ها واتە و کەسانی کە یاری بالەکەن، واتە یاریزانانی بالە وارد زمین والیبال شدند، واتە هاتنە ناو یاریگای یاخود زەوی بالەوە تا در مقابل تیم روسیه بازی کنند، تا بەرامبەری هەڵبژاردەی رووسیا یاری بکەن. چهارم، کشتیگیر با حریف خود کشتی گرفت. واتە زۆرانباز لەگەڵ کێبڕکێکارەکەی خۆی زۆرانی گرت. ئەمە کۆمەڵێک ڕستە بوو کە بە ئێوە یاوە. بۆ نمونە تۆ کاتێک لەگەڵ کەسێکی ئێرانیە قسەکەی ئەتوێ باسی یارەیەکی بۆ بکەی، بۆ نمونەڵەی چی؟ ئەڵێ تیمە بارسلۆنا 2-1 مثلا ریال مادرید و برد، یاخود هەر یانەیەکی تر تۆ توانی بۆ نمونە بڵێ بارسلۆنا 2-1 بەرەندە شد، بۆ نمونە 2-1 ریال و برد، بۆ نمونە ئەڵێ ریال مادرید تساوی کرد یا مساوی شد، واتە یەکسان بوو. هەر پرسیارێکی ترتان هەبوو سەبارەت بە تۆپی پێ و ئەو شتانە باسکردنی ئەتوانن لە کۆمنتا بپرسن، ئینشاءڵڵا بپەیتوانە وەڵامتان ئێمە. دواتر ڕستەی تری پێیاوین کە ئەڵێ چی؟ پێنجەم، وزن بردار ایرانی وزن 214 کیلویی را بلند کرد. واتە وزن بردار و کەسێک کە قورسایی بەردەکاتەوە، واتە یاریزانی قورسایی بەردکردنەوەی ئێرانی کێشی 214 کیلۆیی بەرز کردەوە. دواتر ئەڵێ چی؟ شطرنجباز ایرانی همزمان با 614 شطرنجباز شطرنج بازی کرد. واتە یاریزانی شەترەنجی ئێرانی همزمان واتە لە هەمان کاتدا لەگەڵ 614 یاریزانی شەترەنج یاری کردووە. نەک ئەوەی لەگەڵ 614 کەس بەرامبەر یەک، واتە 614 کەس بوون یاریان کردو و ئەمیش بەشێک بووە لەوان کە یاری کردووە. بەگشتی یاری شەترەنج لە قاعەیەکی یاخود هۆڵێکی گەورەیە، یاریزانەکان کۆمەڵێک یاریزانی زۆر بەرامبەری یەکدا ئەنیشن و پێکەوە یاریەکە. دواتر ئەڵێ حەوتەم،
شناگران در استخر شنا می کنند. واتە مەلەوانان لە حەوزە یاخود لە مەلەوانگەیە مەلێ دەکەن. باشە؟ دواترڵێکی ئێسکیباز ایرانی در پیست اسکی توچال اسکی می کند. واتە یاریزانی خلێسکەی ئێرانی لە پیستی ئسکی ئەو شوێنەیە کە یاری خلیسکێنەی لێەکەن، ئەو پێڵێن پیستە ئێسکی. باشە، ئەڵێ لە پیستی ئێسکی توچاڵاواتە لە یاریگای ئێسکی توچاڵە یاخود لە خلێسکێنەی توچاڵە ئێسکی میکوونەت، واتە خلیسکێ ناکە. نۆهم، تکواندوکار ایرانی و کره‌ای با هم مبارزه کردند. واتە تایکواندۆکاری ئێرانی و کۆرەیی واتە کۆریایی لە خەڵکی کۆریا با هم واتە پێکەوە مبارزه میکنند یا مبارزه کردند. مبارزه کردن واتە یاریان کرد، واتە زۆرانیان کرد. مبارزه میکنند واتە یاری دەکەن یاخود زۆران دەکەن. دەهەموو کۆتاییاڵێکی تاماشۆچیان واتە هەواداران یاخود ئەو کەسانی کەوا سەیری یارەکە یەکەن دەوەندەی ئافریقایی را که سریعتر از بقیه میدوید تشویق کردند. واتە هەندەران یاخود ئەو کەسانی کە لە یاریگا سەیری وەرزشەکەن دەوەندەی ئافریقایی، دەوەندەی ئەو کەسەیە کە ڕائەکە لە ناو یاریگا، بڵێ چی دەوەندەی ئافریقایی را که سریعتر از بقیه میدوید، واتە ئەو یاریزانە ئەفریقیایی کە خێراتر لە ئەوانی تر ڕای دەکرد تشویق کردن واتە هانیاندا یاخود چۆن بڵێ چەپڵەیان بۆ لێدا، دەستخۆشیان لێ کرد، هورایان بۆ کرد و پێڵێن تشویق کردن، واتە هانی کەسێک بی باشە و پێڵێن تشویق کردن. دواتر کۆمەڵێکی وێنەی تریاوە تاماشۆچیان واتە هەندەران، ورزشگاه واتە یاریگا، قەهرەمان واتە پاڵەوان، مدال واتە مەدالیە، بازنده دۆڕاو، داور ناوبژیوان، بەرەندە واتە براوە. تشویق کردن گوێ لەو دەربڕی نەبگرن. تشویق کردن باشە واتە هەندان. تێنە سەر بەشی 11م. ڕاهێنانەکانی بەشی 11م. هر یک از تصویرها به کدام رشته ورزشی مربوط است؟ آنها را به هم وصل کنید. ئەڵێ هەر کام لە وێنەکان پەیوەندی بە چه بەشێکی وەرزشی وایە بە خەت پێکی بگەێنن. دووهم، جاهای خالی زیر را با واژه‌های داده شده پر کنید. یک واژه اضافه است. واتە بۆشایەکانی خوارەوە بەو وشانەی کە دراوە پڕ بکەنەوە و وشەیەک زیادەیە. ئاگادار بن ڕاهێنانەکان شیکار بکەن. دواتراڵێکی کدام جمله درست و کدام جمله نادرست یا اشتباه است. جمله های نادرست را درست کنید. واتە ڕزانە ڕاستەکانیش یاخود هەڵەکانیش ڕاستکەنەوە. ئەو ڕستانەیاوە لە خوارەوە ئەیخوێننەوە و ئەگەر ڕاست بوو بڵێن ڕاستە و ئەگەریش هەڵە بوو هەڵەکان ڕاستکەنەوە. ئەمانیان لێگەڕێن. بەشی 12ەم هونەر. لەوانەیەکی ترە ئەیخوێنین تکایە لەگەڵمان بن و بیرتان نەچێت
چەناڵی مەمەد سەلاح سابسکرایب بکەن لە تەلێگرام، لە فەیسبوک، لە ئینستاگرام لەگەڵمان بن. لینکەکانم لە خوارەوە داناوە، تکایە سەیری خوارەوە ڤیدۆکان بکەن و هەڵدەن سەردانی ناو چەناڵەکەم بکەن بۆ ئەوەی ڤیدۆ جیاوازەکانی تر ببینن و وشە و ڕستە و دەربڕینی نوێ فێر بن. بە هیوای سوود بینین تاوانەیەکی تر.